تەمەەن درێژ بێت هەر کەس کە خولیایەکی هەیە کە پەری پێئدات جاوەک و باسمان کرد لە راپۆرتەکە شاهات تەمەەن ڕێگری نابێت. هەر یەک لە ئێمە کاتێکە لە دایکە بین هەڵبەت دایک و باوکێکمان هەیە، بەڵام ئایا ئێمە بە درێژایی تەمەنمان لە ژێر چاودێری و سایە و سێبەری ئەو دایک و باوکە دەمێنینەوە؟ بەداخەوە هەندێکمان کە دووچارێەوە یاخەوت دایکان و باوکان لە دەستین یاخود بە هەر شێوازێکی تر بێ. بەڵام لە تەمەنی منداڵیدا هەر لەگەڵ لە دایک بووندا دابڕان لە دایک و باوک یاخود دەرچوون لە ژێر ئەو سایە و سێبەرەی دایک و باوک زۆر ئەستەمە بێ. ئەو منداڵانە بەکوێگەن، خەمیان چییە وە خەونیشیان چییە لەگەڵیا، ئێستا لەکوێ سەرپەرشتیەکرێن؟ ئەوانە منداڵانی نەوجوانان یاخود بێ سەرپەرشتن. ئایا کۆمەڵگا بەرپرسە لە ژیان و چارەنووسی و منداڵانە یان کێ؟ هەموو ئەم بابەتە دەکەینە تەوەرەکی گرنگ ئەم بەیانە و باسی دەکەین بزانین منداڵانی بێ سەرپەرشت وە چۆنێتی چاودێریکردنیان چۆنە بەتایبەت لە خانەی نەوجوانان. بۆیە میوانداری بەڕێز شێروان عەبدوڕەحمان حوسێنمان کردووە کە بەڕێوەبەری خانەی نەوجوانانی کوڕانە. بەخێر هاتی بەڕێز شێروان. سپاس بۆ میدارتان. زۆر سپاس، بەیانێکی باش بۆیەوە. بەیانی باش بۆیەوە بۆ بینەران. سپاس. زۆر سپاس. سەرەتا ئەمەوێت باس بکەم منداڵی بێ سەرپەرشت زیادی کردووە کەمی کردووە، ئێستا لەکوێ چاودێریان نەکرێ، لە تەمەنی چەندەوە لە لاتانە هەتا چەند پێی ئەوترێ بێ سەرپەرشت یاخود پێوترێ نەوجەوان؟ بەڵێ خۆی بە پێی قانونی عێراقی منداڵ لە یەکەم ڕۆژیەوە تا تەمەنی دەگاتە 18 ساڵ بە منداڵ حساب دەکرێت. بە خۆناغەکانی تەمەنیدا دەڕام منداڵە و نەوجەوانە و ئیدی هەتا دەگاتە 18 هەر منداڵ حسابی منداڵی لەبۆ دەکرێت. و ئەو منداڵانەی لەلای ئێمەنات لە خانەی نەوجوانانی کوڕان یان کچان خۆی لە تەمەنی 5 ساڵیەوە منداڵ دێتە لای مەعادەتەن لە تەمەنی 5 ساڵ تا 18. ئەو بەشەمان نیە 0 لە بۆ 4 ئەنی منداڵ یەکەم ڕۆژی هەتا 4 ساڵی تەمەنی. بەڵام ئەگەر هات خانەی کچانمان هەیە نەوجوانانی کچان لەبەروەی ئەوان شەوانیش دایانەکان و چاودێرەکانیان ئافرەتن لە بۆ بابەتی پاکردنەوەی منداڵیەوە منداڵ لە تەمەنەی چاوە هەندێک پێویستی زیاتر بەوەیە کە ئافرەتێک محافەزەی بکاو ینی پەروەردەی بکاو ئاگەی لێبی. 0 لە بۆ 4 ساڵی دەینێرینە لای کچان، لە پاش 4 ساڵی دێتە خانەی کوڕان. بۆ بەنسبەت ئەوەش کە زیادی کردە لە ئێستادایان ئەو ڕێژەی ئەو منداڵانە کەمی کردیا، خۆشبەختانە لە چا ئەو هەموو کێشە و گیر و گرفتە کۆمەڵایەتیەی کە ڕۆژانە بە بەرجەمان دەکەوێت دەیبیستین لە شاشەکان، ژمارەی منداڵەکان لە ئێستادا ئەگە بەراوردی بکەین بە ساڵانی ڕابردوو کەمی کردیا. بۆ نمونە لە ئێستادا چیەکە کەمترە؟ تەبیعی ئەمن تقریبان لە مانجی 6ەوە لەو شوێنەوە بەڕێوەبەر دەست بەکاربوویمە. خاڵی یەکەمم کە ئیشم لەسەر کردی بەڕاستی ئەوە نەبووە تەنها هەر منداڵێک داکوبابی هینایی یەکە سەروەری بگرین و هەموو پێداویستەکانی ژیانی ینی ئەو شوێنیوا لە بۆ شیرم بکەین کە حەزی ئەو منداڵی زیاد بکەین لە بۆ ئەو شوێنە یاخود ئەو داکوبابە بێغەم بکەین لەوەی کە منداڵەکەی لە شوێنە چییە ئیترتەوە ئەو هەز بە مەسئولیت نەکەنە. فۆکسی یەکەمان لەسەرەوەیە کە ئەو منداڵە بەس بزانین ینی ئەو خێزانە توانای وەی هەبی مادی مشکلە نیە ئەگەر ینی ئەو بابیانە و داکە بڕێتوانێ مادیم نییە ئەمە زۆر زە بەدیلی وەشماندی تۆ بەڕاستی دەڵێن ئیمتیازاتی خانێک کە ئەو منداڵی دەێت چ مەسروفاتەکی لێ دەکەی لە ڕووی پارە و جلو بەرگ و خواردن و شتانە دەتانی لە بۆ بگوازیەوە ناو ماڵەکەت. کەواتە مەرجتان بۆ داناون؟ بەڵێ. مەرجەکان چین کە هەیە دایک و باوک خۆی منداڵەکە بێنێتەوێ و کەرەیەوێت؟ خۆی جاران ئەو حاڵەتە تەنها بەو شێوازەی دەهات تاکە ئەگەر منداڵێک لە ڕێی دادگاکانەوە بەهات بە ئەنی داک و باپە بوو ئەو منداڵەکە داچی نمابوو لە ژیانیانەوەتە بابی نمابوویان هەردووچیان نەمابوو. هەندێک جاری وابوو کە بابی نمابوو داکەکە دەیگوت ناتوانم 4 منداڵم هەیە 2 هەیە 5 هەیە ناتوانم بەخێوی بکەم کەس نییە سەپۆرتم کە لە ڕووی مادیەوە. لەو حاڵەتەی ئەو منداڵان لێوێن دەدەبوون هەتا حەسد دەکرد بار و دۆخی باشتر دەبوویان هەندێک ئافرەتە بوو پیاوی نەمابوو زەواجی دووەمی دەکردەوە ئیدی ئەو منداڵانە کەس لە خۆی نەدەگرت داهاتن لایەن. بەس لە ئێستادا بەداخەوە ئەو کێشە و گیر و گرفتە کۆمەڵاتیانەی کە باسم کرد زائیدەن
بەربڵاوی ئەو مادەی هۆشبەر و ئەوانە کە زۆر جار دایکانیان باوانیان هەردوو لا بەداخەوە بەهۆی بازرگانیکردنیان کە یان بەکارهێنانی بەڵێ بەکارهێنانی یان ئەوە تێ بازرگانی پێدەکەنیان هەر بابەتێکی لەو جۆرانە کە دەکەونە چاکسازیەکان دادوەر منداڵەکەی دەبینی کە کەسی دووەم سێ مامە خاڵە داپیرە باپیرە کەس نەبی لە خۆی بگری ئەو منداڵی حالە دەکات لە بۆلایمە. چەند حاڵەتی واتان هەیە؟ وڵا لە ئێستادا تقریبان زۆربەی حاڵەتەکانوانە بەداخەوە ئەوانن کە دایک و باوکیان بەهۆی بەکارهێنان و بازرگانیکردنی مادەی هۆشبەرەوە ئەوانە یان ئەوە هێنراونەتە کۆمەڵایەتی هەبووە کە بەویستی دایک و باوکەکە یاخود منداڵەکەیان لە خێزانەکە دابڕاند و هێنایەنەتە لای ئێوە خۆی داک و بابەکە کە محکوم بوو ینی ویستی لەسەربی لەسەر نەبی ئەو تاو ئەو ناتانی چابێری بەخۆی لە چاکسازیە بەخۆی بەندە ڕاستە ناتانی ینی ڕێگە پێدراونیە منداڵ لە چاکسازی ژنان و ئافرەتان هەتا تەمەنێکی کەم لای داکەی دێنەوە کە زۆر تەمەنی گچکەی و ساوایە بەڵام کە ئیدی گەیشتە لە پاش ساڵێکی ساڵ و نیوەک لە حالی لایمەی دەکەن. باشە ئەو منداڵانەی کە بەبێ پرۆسی هاوسەرگیری لە دایکە بن لە یاخود پێیان وترێ یەک ڕۆژیان لە 0 بۆ 5 مانگە 5 ساڵە 5 ساڵ بەڵێ ئەوە چیان لێکرێت چۆن ئێوە وەریانەگرن؟ دەبێ ئەو منداڵانە ئەگەر لە ڕێی دادگاوە بێن عادەتەن کە منداڵێک لە سەر شەقام شوێنێکی فڕە دەیان جاران شتەکە ودایانگۆ لە نەخۆشخانەکانی لەدایک بوونەوەوانە منداڵێک دۆزرایتەوە پۆلیس زۆرجار لە بەردەم مزگەوتەکانە بەڵێ عینەن بە نووسراوی دادوەری ئەو منداڵە مەسەن بنکەی پۆلیسی ئەو منتیقان لێ ئاگدار دەکردوە لە پاشان بە بڕیاری دادوەری داهات ئەو منداڵە نەشمالە لا بۆ بەڕاستی کە هیچ کەسانەچیان نەبووە بەس خۆشبەختانە ئێستا قسمەکەیە بە ناوی خێزانی جێگرەوە لەو فترەی ئەوە دەست بەکار دەبی ئێستا وەکو مؤسسەکە هەیکەلێتی هەموو تەواوە ژمارە فەرمانبەران و توێژەری کۆمەڵایەتی و هەمووی تەواوە ینی تاوڕێ شوێنەکان گرایتەوە یەک دەوراتیان مایە ئەو دەوراتی ببینن دەتان ئەو منداڵانەی کە هیچ کەسیان نیە بەڕاستی چکە لە خێزانی جێگرەوەیان بۆ ئەم پرۆسێ دەمێکە کاری لەسەرەکرێ خێزانی جێگرەوە چەند ساڵێکە کاری لەسەرەکرێ تا ئێستا هیچ نەچۆتە بواری جێبەجێکردنەوە منداڵێک بدرێ بە خێزانێکی دیکە وەکو ئاماژان پێدا تەواونەوە ئێستا یەک دەوراتی مایە دەڕی بەچی نازانم وڵات چێن دەریە بەڵام ئەو قسمە ینی هەر لە تاری بابرین ئیشوکارەکانی مەیە بەڵام مەسئول بەش و هەموو شتی خۆی هەیە ئەو دەڕی بەمایە ئەو دەوراتی ببینن ئێستا لە سلێمانی ئەو قسمە هەیە بەڵێ لەوێن دەرهەیە و کرایتەوە و شتێکی باشە بەڕاستی ئەو منداڵێت و هەز دەکە هیچ کەسەکی نییە ینی منداڵ حتا لە خانەکانیش بی ئەگە فترە مەسەرەن لە ئۆتڵەکانە لە جمع و پێنجشەمانە لە جەژنەکانە هەیە دەبینی خزمەتی دووری هەیە مامیتی باپیریمایە لە خۆی ناگری ئەمە زۆر جار پەیوەندی پێوە دەکەن کاکە منداڵ بە حکومەوەی زیاتر عەزی لە ناو خێزانەوەوانەیە بەس لە مناسەبەکان وەرە بیبەوە ئیدی ئەو منداڵێک کە لەوێ بی هیچ کەس نەوی بە درێژایی تەمەنی تووشی ئەنوە حاڵەتی دەرونی و شتی ناخۆش دەبیان کە دەبینی برادەرەکەی هیچ نەبی جمعە و پێنجشەمە لە مناسەباتەکان دەستەوە ئەو هەلەوێن دەربی لێ خێزانی جێگرەوە بەدی لە چی باش دەبی باشە کاک شێروان لە سلێمانی ئەم پرۆسەیە بەڕێوە چوو خەڵک تا بە شێوەیەکی زۆر ناویان نووسی بە تایبەتەوە خێزانانەی کە منداڵیان نییە لە هەولێر چۆنە ئایا بە هەمان شێوە خەڵک ناوی نووس تۆمار کردو بۆ ئەو منداڵە وەرگرن لەگەڵەوەژا پێم خۆشە بەرچاوڕوونیەک بە بینەرەکان بدەیت کە چۆنە ئەم پرۆسەیە ئایا ئەو خێزانە لەو منداڵە ئاگادارەکرێت و یاخود بە منداڵەکە وترێت کە ئەمە خێزانی تۆ نییە بەڵام جێگرەوەی خێزانەکە تا ئەبن بە خێزانی تۆ ئەگەر زیاتر ڕوونکردنەوەمان پێ بدەیت سەراحەتەن ئەم وەکو ئاماژەم پێدا و من بەڕێوبەری خانەی کوڕانم ینی ئەو قسمە تەواو ئیش و کارەکانی هەموو شتەکانی لە گەرمە جیاوازە خۆزگە ئێستا کاک وەلید بەرپرسی ئەو قسمەی لێرکانە باە زیاتر ڕوونکردنەوەی لەسەر و بابەتانە بدا بە بەڵام ئەوەی کە دەیزانن بەڕێ کۆمەڵێک ڕێکاری یاسایی هەیە لایەنە کۆمەڵایەتێکەشی نازانم چۆنە بەڕاستی کە ینی تا چەند بەو منداڵە دەرێن ئەوە خێزانی تونیا یان ئەوەتە تو لەگە ئەو عائیلی ژیان دەکەی بەڵام مەرجەکانی ئەوەیە کە شتێکی زۆر باش تێدا بەڕاستی ئەو خێزانە هیچ منداڵەکی نەبی ڕاستە ینی ئەوە نییە خێزانێک دوو منداڵی هەیە حەزی لە منداڵی سێمە بێ داوای منداڵی بکە یان کچێکی هەیە داوای
داوای کوڕەچ بێت دوو کوڕی هەیە داوای کچێک بکە ئەوە نییە ڕاستە مەرجەکان زۆرن بە مەرجەکان زۆرن بەڵێ لە ڕووی یاساییەوە بە بەردەوامی توێژەر هەیە و چاودێریە کاتووە بێ ئاگایان لەو منداڵە بێ بزانە و خێزانە بە دروستی جێگرەوە بێت دەمەنی ئەو خێزانی گونجاوی کە داوای منداڵی ئایا توانای ئەو پرۆسی پەروەردەکردنی منداڵی هەیە ئایا شوێنی حەوانەوەی کووە لە ڕووی مادی و لە ڕووی هەموو شتەکەەوە و چاودێری پاشی نەشی دەکری ئەوەنی هەر منداڵەکەدا ئەو خێزانەی تەواو چاودێری دەکری هەتە تەمەنی ینی تاو پێدەگا باشە کاک شێروان بابینەوە سەر بارودۆخی نەوجەوانان لە خانەکەی ئێوە ئەرکی کوڕانیان قورستریان کچان چاودێریکردنی کامیان قورسترە هەڵبەت بە جیادانراون بەڵێ وەڵاهی لە ئێستادا ینی زۆزە لە کەلتوری ما کوردەواری خۆمان دەبێ زیاتر کەس ئەرچی قڕسترە و ئەها کوڕ بستە دەرێشقی ناکە بەڵام لە ئێستادا لە زروفەك دەژین بەڕاستی ینی کۆمەڵک شت بەربڵاوە من وەکو خۆم کا بەڕێوبەری خانەی کوڕانمە ژینۆخانیش لەگەڵە من دەست بەکار بوو بەڕێوبەری کچانە بەخۆی لە ئێستادا ئەرکەکان هەردووچیان قورسە بەڕاستی ڕاستە ئەتە لە مناڵ بەخێوکردنیشان من هەستەکەمی کوڕ قورسترە بەزەبێت ینی هەردوو لا ئەگە بتوێ پەروەردەی جوانی بکەی ینی وەکو منداڵی خۆمان تەمەشایانکەین کو مستەقبەلی منداڵی خۆمان دەوێت داهاتوی منداڵی خۆمان دەوێت بمانەوێ بخینە بمانەوێ منداڵەکی کەسایەتێکی سەرکەوتویان هەبی لە ڕووی تەندروستیەوە باش بن هەردوو لا ینی چەند نەوجەوانتان لە ئێستا لە ئێستادا خۆشبەختانە لە چاوە هەموو کێشە و گیر و گرفتە ئەو بەرفراوانی کە سنووری هەولێر و دەوروبەری 27 کوڕ و 25 کچمان هەیە باشە ئەم خوێن ئەم کەسانە یاخود ئەم سوودمەند بوو ئەم نەوجەوانانە لە پرۆسەی خوێندندا نەبراون یاخود هیچ پرۆسەیەکی پەروەردەی و فێرکردن هەیە لە نەوجوانیان ئێوە لەسەر چاودێری ئێوە ئەتوانن بچنە قوتابخانە بەڵێ خۆی منداڵ کە لە سەرەتادا بیدایەتی دێتە خانەکەمان بەداخەوە ئێستا کێشەکەمان هەیە لەگەر لایانی بابرێن محکەمەی بەبێ هیچ دۆکۆمنتێک ینی ڕاست ئەو منداڵە بەجلی بەری لە بۆمان دەنێرن و متابە عشیان ناکەن پێمان خۆشە بەڕاستی داواشمان کردیە کاکە کە منداڵێک دێ ناسنامەی لەگەربی یاخود لە چ مەکتەبەکی خوێندیتی هەندێک شتی لەگەربی کە بتانین ئاسانتری بەڵێ بەڵام کە ئەوانەشی نییە ئەمە دەستەوەسان نابین بەڵێ ئەگەر لە مەرحەلەی خوێندن بی دەچین بزانین لە چ مەکتەبەک وەلی دەپرسیان پەیوەندی بە داک و بابەکەین ئەو جاتەی لێ هاتیە بە خۆمان بە دووە داچنی دۆ دەکەین نەقلی مەکتەبەکەی لە بۆ دەکەین بە زۆر جار مشکلی وەمان لە بۆ دروستەبی منداڵ هەیە نفوسی نییە یاخود هەیتی بزر بووە ینی بە عیلەکەی دەرێ نازانم لە چێن دەرێ و کەوتوتە چێن دەر ئیدی ئەوە هەتا ئەمە دەچین دایری نفوس و مەحامیەکمان لە بۆ ئەو مستەمسەکات و نفوس و شتانە دەینی و دەیبینە مەکتەبێ زۆر جار ماوەچی دەوێ بەڕاستی و منداڵەکانیش بەڵێ هەمووی لە خوێندن بەردەوامن تەنها ئەوانەی کە تەمەنی گچکە یان تازە هاتی هەتا بابەتی نەقل و گواستنەوە شتەکانی لە بۆ دەکەین و لە ناو خانەش چەند مامۆستایەکمان هەیە وەکو سیستەمی تەربیە دەوام دەکات ئەو منداڵانە چ کوڕبیان کچ بۆ نمونە سێ ڕۆژ سبەینانە سێ ڕۆژ ئێوارانە ئەگەر منداڵەکە داوامی بەیانیان بی مامۆستایەکە ئێواران دی دەرسی پێدەری بزانین چی خوێندیە چی نەخوێندیە متابعی دەکاتن و ئەگەر ئێواران بی داوامی مامۆستایەکانمان بانیان دانایانی تەزارب نەکات لەگەر منداڵەکان بتوانین واتە هەر لە ناو خانەکە ئەخوێنن یاخود ناتوانن بیانێرنە دەرەوە لە مەکتەبیت کە دەخینی سیستەمی تەربیە بەڵام ئێوە چاودێریانە بەڵام کە دەگەڕێتەوە ئەو مامۆستایە هەر مامۆستا و چەند تەلەبەکی لێی بەرپرسیارە بەهەنجی دەکات چەت خوێندیەوەڕۆ پێویستی دەبێتە چاودێری وانەکانی دەکە وەکو هەر داک و بابەت دەستان خۆش بێ بەڕێز شێروان عەبدوڕەحمان زۆر سپاس بە هیوین کە بەردەوام بن لە خزمەتی نەوجوانان و ئێوە وەکو هەمیشە باوکو و کەسوکاری ئەوان بمێنەوە و بۆ هیوین کە ئیدی ئەو ڕێژێش زۆر کەمتر بێتەوە کەس پێویستی بۆ خانانە نەبێت ئینشاڵڵا مەشتەرە هیوان من هەیە دەستەکانتان خۆش سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ بەڕێستان